ئایا هەرێمی کوردستان لە ڕووی ئەمنیەوە ئەوەندە خراپە کە هونەرمەند و پیاوانی ئاینی پێویستیان با پاسەوان هەبێت؟ ئەمە پرسیاری زۆرێک لە هاوڵاتیان و بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستانە و دەڵێن کەسانێک لە ڕابردوودا جاش و مستەشار بوون، بەڵام لە ئێستادا لەسەر وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان پاسەوانیان هەیە. نامەنتقیە خەڵکە بێ لە محکەمە داوا کرابێ، جاش بێ، مستەشار بێ، پاسەوانی هەبێ لەسەر میلاکی وەزارەتی ناوخۆ، خەڵکە بێ ڕۆژنامەنووس بێ پاسەوانی هەبێ، خەڵکە بێ مامۆسای ئاینی بێ پاسەوانی هەبێت. چکە لە ڕاستیدا یاسایەکی گشتگیرمان نییە پاسەوانی داری کردبێ، کێ بێ ئەوانەی پێویستە حکوومەت بیان پارێزێەوە، کێن ئەوانەی پێویست ناکە حکوومەت بیان پارێزێ. کێ پێویستی بە پاسەوانە؟ لە هەرێمی کوردستاندا تا ئێستا هیچ یاسایەک نییە لەسەر دیاریکردنی پاسەوان بۆ بەرپرسەکان. ئەمەش وای کردووە بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان داوای ڕوونکردنەوە لە وەزیری ناوخۆ بکەن لەسەر زۆری ژمارەی پاسەوانەکان و بەشێک لە ئەندامانی پەرلەمان دەڵێن نزیکەی 7,000 پاسەوان هەن کە بڕێکی زۆر پارەیان وەک موچە بۆ تەرخان کراوە. لیژنەی ناوخۆ لە بەرنامەماندایە کە پرۆژەیەک بۆ چۆنیەتی ڕێخستنی ژمارەی پاسەوانەکان بۆ هەموو مەنسەبەکان، هەموو پۆستەکان، هەموو پلەکان ئامادە بکەین، ڕێکی خین بۆ ئەوەی ئاراستەی سەرۆکاتی پەرلەمانی بکەین، دواتر گفتوگۆی لەسەر بکەین. بەشێک لە ئەندامانی پەرلەمان دەڵێن بەبەڵگە و بەناو لەلایەنە کە هەندێک لە بەرپرسەکان نیوەی موچەی پاسەوانەکانیان بۆ خۆیان دەبەن و پێیان دەڵێن دەوام نەکەن. داوای ئەوەش دەکەن کە بە یاسا کێشەی پاسەوانی بەرپرسان چارەسەر بکرێت. ڕێبەرکاکەی یەناقی هەولێر.